ئاسنگەری پیشەیەکی دێرین و کۆنی دانیشتوانی هەرێمی کوردستانە و بەهۆی پێداویستی زۆری هاوڵاتیان بۆ کاری ئاسنگەری لە کۆنەوە لە هەموو ناوچەکانی هەرێم ئەم پیشەیە هەبووە و کاریان تێدا کردووە. وەستا یونس یەکێکە لەو پیشەوەرە کۆنانەی ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەم پیشەیە و وەک خۆی دەڵێت لە باو باپیرانیەوە بۆی ماوەتەوە. یونس عەبدولخالق عەبدولحەمید لە دایکبووی ساڵی 1950 شارۆچکەی تەوێڵەیە لە ناوچەی هەورامان لە سنووری هەڵەبجە. ئەو تا قۆناغی 6 سەرەتایی خوێندووە و لە قۆناغی 3 سەرەتاییەوە لە لای باوکی دەستی بەکارکردن لە بواری ئاسنگەری و دروستکردنی چقۆ و تەور و داس و کەلوپەری تر لە ئاسن کردووە. من ناوم وەسا یونس، کوڕی حاجی عەبدولخالق، کوڕی وەسا عەبدولمەجید، خەڵکی تەوێڵم. لە ساڵی 51 لە تەوێڵە 1950 لە تەوێڵە لەدایک بووم. ئیتر قۆناغی سەرەتاییم لە تەوێڵە تەواو کردووە تا 6 هەبوو ئەو وەختە. ئیتر هەر بە مناڵی لە سێوچواری سەرەتاییەوە ڕۆچوومەتە لای باوکم ئەم پیشەی منی ئەکرد. ئەو وەختە لە تەوێڵە هەر کەسێ هەر پیشەیەکی زانی بێ مناڵەکانی وردەوەدە هەر بە مناڵی فێر بوون. منی لای باوکم فێری ئەمیشە بووم. ئیتر دوای ئەوە من لە شەشم تەواو کرد، دوای ئەوەتر نەمخوێند، وازم لە خوێندن هێنا دوکانی ئەم پیشەیەم دانا. وەستا یونس دەڵێت تا ئێستاش بەردەوامم لە ئاسنگەری و دروستکردنی جۆرەها چقۆی گەورە و بچووک بۆ قەسابخانە و دوکان و ماڵان. دەمەکەی لە ئاسنی باش دروست دەکەین و کلکەکەشی لە بۆری پلاستیک و شوشە و پێشتریش لە شاخی ئاژەڵ دروستمان دەکرد. بەڵام ئێستا شاخ بەکار ناهێنین بەهۆی ئەوەی پێویستی بە گەرمکردنی زۆر هەیە و بەو هۆیشەوە بۆنێکی ناخۆش دەردەکات. شاخی حیوان بە تایبەتی شاخی کەڵەکەوی و شاخی گامێش و ئەمانە شاخەکانیان جوانە. بەڵام ئێستا شاخ بەکار نایێنین، چونکو شاخ ئەبێر گەرمیکەی ڕاستیکەی تۆ گەرمکردنەکەی بۆنی پیسە ناخۆشە. لەبەرەوە ئێستا من زۆر بەکاری نایێنین. مەگەر دانەدانەیەک خەڵک تەکلیفکە بڵێ چقۆیەک مەوێت لە شاخ بێگی نایمە، ئێستا بە زۆری لەو شوشە و لەو پلاستیکە دووسیەکەین کلکەکانی. دەمەکانیش ئەو شارانەیە و وەرەقی سەیارەیە و بڕبەنە و ئەو شتێک کە بزانین مادەکەی باشە ئەیکەین بە دەمی چقۆکە. کارکردن لە پیشەی ئاسنگەری بە تایبەت ئەو کارانەی وردەکاری زیاتری دەوێت کارێکی زەحمەتە و هێز و توانا و وردەکاریەکی باشی دەوێت. بەڵام وەستا یونس دوای نزیکەی 6 ساڵ لە کارکردن لەو پیشەیەدا تا ئێستاش بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خێزانەکەی و وەک پیشەیەکیش دەستی لەو کارەی بەرنەداوە و بەردەوامە لەسەر پیشەکەی کە لە هەرێمی کوردستان بەرەو نەمان دەچێت.